خاڵێکی تر لەم ئەهدافە ئیسلامیانەی کە هەیە پشتگیریکردنی ئەو پرۆژانەی کە تەعلیمین یان بەرهەمهێنانن یان گەشەکردنن پەروەردەبوونی تاک یا ئاڕاستەکردنی کۆمەڵگەی تایە. هەر ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی کە کاریگەری هەیە لەسەر گەنجەکان بۆی ئینحراف نەکەن، ڕێکخراوێکی تر کاریگەری هەیە لەسەر جێڕانەوەی خەڵک لە مخدرات. ئەمانە هەمووی وەزیفەی ئێمن. عەلمانیەتەکە بواریان بۆ ئەکاتو بە مباشر بە غێر مباشر بەلا مەسئولیەت ڕگەیان پێدا وێرانە بن کەیفی خوانم. بەڵام بە نیسبەت ئێمەوە چۆن بڵاوبوونەوەی کوفر و ئیلحاد و شرک و جاهیلیەت مەجالێکە بۆ ململانەی ئێمە ئەرچی ئێمە قورسترەکە بڵاوبوونەوەی مخدرات و سەرخۆشببوون و ئەو دیاردەی دزی و خراپەکاری و نامەسئولیەت و ئەم جۆرەشتانش دیسان مەسئولیەتی ئێمە هەر مەسئولیەتی ئێمە زیاد بکات. ئێمە ئەبێ دیسان بایەخ بدەینەوە بە بیناسازی ئەخلاقیاتی کۆمەڵگەکەمان. کابرای عەلمانی احتیمام بەس بە خۆیەدا ئەو مادەپەرستی لە مێشکە کاریگەری کردووە منفعەتی بۆ هیچ کەسێک نیە. سەلامیشر لێ کردجواب ناداتەوە گەر نەزانێ استیفادەی خۆی تایە. ئەوە مسلمانەکانن کە زیادە بەخشن، مسلمانەکانن کە بەڕاستی لێ بڕاون بۆ خوای پەروەردگار. بۆیە زۆر زەروری ئەم شەعبەی خۆمان ئەم میلەتە هاوکاری مسلمانەکانی بکە، هاوکاری خەڵکانە بکە کە لێ بڕاون. جاری وابینی لە شارێکە یا لە شارۆچکەیەکە یەک کەس بە تەنیا بۆ خۆی ڕەنجی لەگەڵ دەخێزانی مسلمانە هەیە هەوڵیان بۆدا و پارەیان بۆ پیاکە و کرخانویان بۆدا یا پارەی عملیاتی یەکێکی پیا کرد. پیاوێکی بەڕێزی مسلمان بۆم باسکردتم نەخۆشێکمان هەیە کەوتووە و دانەکانی ڕزیون پێویستی بە عملیات هەیە. ئێوتی چەندی پێویستە وتمەڵاگەر دوودانی بۆ زەرعکەین و $700 بۆ $800 ئەوەندەوێ ئێوتی و $700 من هەر ئەمڕۆ بۆیە نێر. یعنی تۆ تەسەور کە ئەم کابرایە کە خواج زای بداتەوە $600 ئەدا یخۆ من وەرم نەگرت وەکو بەدەستی وەری بگرم. من هەر بە تەلەفۆنە ڵێم فڵان کەس بڕۆ لە فڵان کەس وەری بگرن. ئەم عیلاجی ئەم کەسە کە دوودانەکە ئێ باشە گەر دوودانی تر ئەم جارە 600 ترمان بۆ پیا و دوودانی تر زەرعکات و یعنی تەسەور کە ئەم گەنجە کە وای لێ بەسەر هاتوو دانی وایە تۆ وەختە دانەکانی بۆ دروستەکەی تۆوە ئەگەر ئەو خوا تەمەنی بداتێ لانی کەم هەتا 45 بۆ 50 ساڵی تر بەم دانانەوە خواردن نەخوا ئەم دانانە خزمەتی بۆکەن. یعنی تۆ چه ئەجرێکی گەورت کرد هەروەکۆی کە ئەو عملیاتێکی پێویستە ئەو کرێخانووی نییە، ئەوە کتێبی پێ نییە، ئەوە مەسروفاتی نییە، ئەوە توانای سەفرکردنی نییە. مەسەن کابرا تەلەبەیەکە لە 3 سادق خوێنە بەڵام هەموو ڕۆژەگە بێ بۆ سلەیمانی بۆ نمونە. ئێبرا چی تەکلیفێکی گەورەیە ئەگەر تۆ بتانی بلیتی یان پارەی تەکسی ئەم پیاوە بدە یا ئەم 4-5 کە پێکەوە دێن و ئەڕۆن. ئەزانی چکۆڵێکی قورس لەسەر خۆیان و خانەوادەکانیان لا ئەبەی شتێکی زۆر گەورەیە. هەر مەشروعێکی تر کە ئاڕاستەکردنی گەنجەکانی تیاێ وەکو تەشجیعکردن لەسەر خوێندنەوەیان باشە. ئێمە گەنجی وا بە ڕێزمانە عمری 70 ساڵە ماشەڵڵا ئەو پێشانگایی هەولێر پێوەری زۆر مەسائل و زۆر شت بوو. یەکێک لەوانە زۆری قوتابی ئیسلامی و خوێنەواری ئیسلامی کە هاتوون بۆ خوێندنی کتێبەکان هەرچەنە پیلانی گەورە لەسەر کتێبخانە ئیسلامیەکانە بوو. کەوا بوو تۆ کە ئەزانی ڕێکخراوێک هەیە بۆ نمونە ڕێکخراوێکە خزمەتی خوێندنەوەی کتێبەکە ئێ باش تۆ تەشجیعی ئەماکە. ڕێکخراوێک هەیە مەسەرەن کتێب چاپەکە بە خۆڕاییان بە هەرزان بە قیمەتێکی هەرزان بە نیو قیمەتی فرۆشە بۆی خەڵک بتوانێت وەری بگرێ. ڕێکخراوێکی تر هەیە یان تۆ دروستیکە ڕێکخراوێک دروست کە بۆ ئەوەی بتانی مانگانە کتێبێک چاپ بکەیت بە قەدەر مشتریکینی خۆت مەسەرەن 500 چاپ کردوە 1000 دانە هەتا ئەو کەسانێک کە ئابوونە ئەدەن یا بەشدارن تۆ بتوانانی کتێبیان پێ بگەێنی. دەوڵەمەندێکیش ئەبێ ئەو کاتە یارمەتی تۆ بدا بڵە کاکە ئەوە هیسی کەس ئایدی من تۆ بەردەوام ئەم کتێبە ئەگەینی بەو کەسە بەو گەنجە لە پارەی ئەو برا بە ڕزش دەرچوو. دەوری تۆ لێرە دەورێکی زۆر گەورە بوو لەوەی کە پارەکەی ئەو دگەیان بەمیتریان. پاشان یارمەتیدانی ئەوانەی کە تووشی بوومە لەرزە و لافا و جەنگ و ئەم جۆرەشتانە بوون و دەستە جەمعی بتوانین شتێکیان بۆ دروست بکەین و ئەم جارە بۆ نمونە ئەوانەی لە ڕۆژهەڵاتن تووشی ئەو هەموو کێشانە بوون. برایانێکی بەڕێزی ڕۆژهەڵاتی لە ئەوروپا ئەژین
پەیوەندیمان پێکەوە هەیە پیاوی باش و بەڕێز و الحەمدلله هەرشیانە ئەم بەڕێزە ئاگای زۆر لە وەزع نییە مەسەرەن پێی ناگات و بەڵێ متابعی اخبارەکە کات و ئاگای لێتی بەڵام ئەو نازانێت کە ئێمەژە توانین لە هەمان کاتە پارەیە کۆ بکەین و بیکەین بە مەشروعێک لەوێ یارمەتی دەربێت ئالەم کاتەیە کە ئێستا زەخت زۆر لەسەر ئێرانە لە دوای یەکی پێنجەوە کە ترامپی تاغوت ئەو بڕیارەیداوە کە گەمارۆ زیاتر لەسەر ئێرانە ئەم گەمارۆیە خۆ بەتاکید لەسەر مەسئولینی ئێرانی نابێت کابرای قاسم سلەیمانی پارەی خۆی هەر هەیە و ڕاتوی خۆی هەیە و دێ و کەیفی خۆیەکە و دێ و ئەڕوا و پلانی خۆی هەر جێبەجێەکە هیچ مەسئولێکی ئێرانی تووشی کێشە نابێ بە سەبەبێ حەسار هەروەکو کە جەماعەتی سەدام تووشی کێشە نەبوون بەسەر 10 ساڵ گەمارۆی عێراق ئەوەی کە تووشەبێ خەڵکەکەیە لە ڕۆژهەڵاتیشە لە ئێران ئەوەی کە تووشەبێ ئەهلە سونەتەکەی ئێمەیە زۆرتر لە ناو ئەم ئەهلی سونەت و جەماعەتیان لە ناو ئەم خەڵکە کوردەی ئێمەیە بۆ نمونە دیندارەکان تین و فشاری دەوڵەتیان زۆرتر لەسەر ئەوانەی ئیتیجای عەقیدەیەکی پاکیان هەیە زەخت لە هەموو مسلمانەکان و ئیسلامیەکان زیاتر لەسەر ئەوان دیسان هەیە ئەگەر ئەم جەماعەتم ئەم خەڵکە مسلمانەی ڕۆژهەڵاتمان ئەگەر ڕێگاتان هەبوو لە ڕێی ڕسمیاتی حکوومەتەوە حساب بانکی بکەرەوە ڕێکخراوێک دروستکە ئێستا لەم کاتەیە داواکاریشم کە مەسئولینی ئێرانیش تۆزە دەست شلکەن لەم مەسئلەیە فرسەتێکی باشە بێت کە ئەوانیش عەلە لەقەل خەڵکێک بتوانە شان بداتە بەر ئیشیان برایەکی بەڕێزی ڕۆژهەڵاتی مەسەلەن لە تورکیایە حساب بانکیەکە کاتۆ کە جێی متمانەبێ ئەوی ناسین بەو برابەڕزانی لە ئەوروپا ئاژینەڵین کاکە ئەم حساب بانکیە ئەمە جێی متمانەیە چەند یارمەتی بدەنەوە ئەگا بەو کەسانەی کە بۆ نمونە لە ئێران لە ڕۆژهەڵات تووشی بوومە لەرزەکە بوون یا تووشی لافاو بوون یا تووشی کارەساتی تر بوون یا خەڵکێکی هەژار و داماون یا قوتابین لە زانکۆ خوێن بەڵام ناتوانێت تەکمیلی بکە یان کە سوکاریان گیراوە خۆیان بێدەرەتان ماونەتەوە ئەم برابەڕەزانی لە ئەوروپان پارەکە خەنە ئەو حساب بانکیەوە لە حساب بانکێکەوە چێتەوە بۆ ئەو ڕێکخراوە بۆ ئەو جەماعەتە بۆ برابەڕەزانەی کە لەوێتوان ئەم خزمەتە بکەن وەڵڵاهی برانی بەڕێزم ئەم ئیشانە زۆر ئاسانە بەخوا قەسەم زۆر زۆر ئاسانە بەس هیممەتمان ببێ بیکەین ئەو کاتە ڕاستە لەوانێتەوە چەند مانگی یەکەم شتێکی وانەیەتە حسابەکەوە بەڵام وردە وردە کە متمانیان بە ئیشەکە کرد کە تەزکیەکماندا بە فڵان کاکە ئەم برابەڕێزە ئەمە ئەمینە لە لای ئێمە ئەتوانن پارە کۆکاتەوە بیدەنێ ئەیگەێنێتەوە بۆ کەسانی کە مستحقن و زۆر زەروریە برایانی ڕۆژهەڵات ئەمە بکەن خوشکانی بەڕێزیش بە هەمان شێوە خوشکانێک لە ڕۆژهەڵات زەروریە جەمعیەتی خۆیان ئەگەر قانون ڕێگایدان ئەگەر نا هەر خۆیان دەستە خوشک بۆ خۆیان جەمعیەتێکی شعبی بکەنەوە یەکیان حساب بانکیەکێ بێ حساب بانکیەکە لە ئێرانە شتێکی ئەوەندە گەورە نییە کە بتوانرێ پارەی بۆ حەواڵە بکرێت یان کۆڵبەرێکی بەڕێز دەتوانێت لەو نێوانە هاتوچۆکە لە دزڵیەوە دێتە ئەمدی بۆ سنوورە مەلعونەیە دێوەڕوە هەر ئەم برابەڕێزانە توانن کۆڵی ئەو دیویش تۆزێ سووککەن لەسەری ئەکسەری کۆڵبەرەکان خۆهی ئەو دیون باشە ئەم بەڕێزەکە ئەم کۆڵی هەڵگرتووە بەم هەموو ناڕەحەتیا دێ نابیناشێکیان لێشەهی دەکرێت خوا بەشەی دووەریان گرێ باشە ئەم کۆڵبەرە داماوە ئەگەر ئێمە بتوانین ئەرچی سەرشانی ئاسانترکەین بەڵام هەروەکوتم برانی بەڕێزم وەڵڵاهی ئەرکەکە قورس نییە بەس خەڵکێکیوێ ئیش لەسەر ئەو مەجالە بکە بەس تۆزێ بجوڵین هی ئەوە نیە بڵێن تاغوتان ڕێگامان لێگرن بەرام تاغوتانە ناتوانن ڕێگا لەم ئیسلامە بگرن ڕەمەزان و سەرفترە کۆکرێتەوە $1.5 ملیار مسلمان هەیە $1.5 ملیار $3 بدرێ $2 بدرێ هەیە کاتە $3-4 ملیار کە کۆ بێتەوە خۆی خەڵکی هەمووی $2 نییە لە نەرویج 100 کڕۆن زیاترە کە $10 زیاترە خەڵکە لە ئەوروپا کە سەرفترەکێدا ئەبێ هەرویشیدا تەواو تۆ بە تەلەفۆنەگەی گەنی تۆڵی کاکە لە گەرمیانەوەندە تەوزیعکەن لە کەرکووگەوەندە تەوزیعکەن لە هەولێرەوەندە لە سلێمانی لە پێنجۆن لە کۆی لە نازام چۆلوانە بە شەرتێت تۆ پێشتر تەنسیقمان کرد ئێمە هەموو ساڵە بە فەزلی خوای گەورە ئەمەمان کردو ئەرزای بداتەوە بە ئێماڵە کاکە ئەو $10,000 بۆ تەوزیعەکەم دوای ڕەمەزانی ئەو بۆ منی بنێرنەوە ئێمە لێرە چیەکەین ئەو کەسانەی کە یەکێ لە ئەڵمانیا یەکێ لە سویدە یەکێ لە بەلچیکا یەکێ لە ئیسپانیا هەرێکە لە شوێنێکن بەس بە تەلەفۆن بە ئێمە ئەڵێ
ئەڵە کاکە لای من بۆ نمونە 50 دلار هەیە 100 دلار هەیە 200 دلار هەیە ئێمە لای خۆمانە نووسین 200 دلار لە شاری فلان لە ئێندهۆڤن لە هۆڵندا ئەم کابرایە یەکێک پەیوەندی کرد ناوی ئەوەیە ئێمە نووسین و ئەشی گەیەنین ئەم برا بەڕێزە ئەگەر گەیاندی و پێمان خوا خێری بنووسە ئیشێکی باشی کرد ئەگەر نەیگەیاندەوە ئێمە مەجبوری نەم پارێ هەربێ بدەین سەرفترەشە هیتر هەیە کە کۆ بێتەوە خەڵکی ئێمەش سەرفترەکە جاری وا هەیە شەوی جەژن سەرفترەکە تەلەفۆنەکە ئەڵە وڵا 2000 دلارم لا کۆ بۆ تۆ بەو نیوەشەوە برای بەڕێزمان هەبوو وەکو لیژنە گەڕاون لەو شارانە پاریان تەوزیع کردو بۆی پێش نوێژی جەژن بگا بە خەڵکەکە چکە دوای نوێژی جەژنە بێ بە سەدەقەیەکی عادیوی چیتر ئێمەش نامانێ ئەو ببێ بۆیە هەموو ساڵێک لیژنەکان دا ئەنرێ بە فەزلی خوای گەورە لەو خەڵکە بە ڕێزە خۆشیان جێی متمانن وەزانین کە شتێکی واکەن خۆ ئەمە کارێکە ئەتوان ڕێ بکرێ ڕێگال لە خۆتان مەگرن بە ترسێک کە خۆتانە ترسێنن لەسەری تۆ بیگرە خۆ کە گرتیانی ئەڵی چێڵی کاکە منم پارێتەوە زیعم کردو ئەمەتە ئەمە پارەکێ خەڵک خۆ لەسەر ئەمە ناتگرێ لەسەر ئەمە ناتکوژێ کردنەوەی حسابێکی ڕسمی زۆر زەروریە بۆ ڕەشەڵات بە تایبەتی دامەزراندنی منەزەماتی ئیغاسی ئەوەندەی ئەتوانن شتێکی زۆر باش لە باشوور جەمعیات ئاسان دروست دەکرێت بەڵام حساب بانکی قورسترە حواڵەتی مەسەڵەن کابرابێ هەموو جارە خەبەر بداتەوە بەو تاغوتانەوە لە ئەوەندە هاتوو لە فلانەوە هاتوو چوو بۆ فیسار کەس بەڵام خۆمە معنای وان نییە بترسین لەوەی کە کابرا لە بەریتانیەوە وڵا 1000 پاوەنی ناردۆتەوە بۆ ئەو کەسانی کە کرێچین تەواو بە کرێ ئێمە شتێکی ژەکەین برانی بەڕێزم بۆی ئەم بەڕێزانە هەموو ئاگدار بن ساڵانێک هەمووی ئاوامان کردو کابراایەک دێ زەکاتەکەی دێنیا خوشکێکی بەڕز زەکاتی خشتەکەی خۆی هێناو ئەڵە منەوە 2000 دلار زەکاتی ئەم ساڵمە ئەم زەکاتە تهدید نییە بۆچی ئەتوانین بیکەین بۆ کەسێکی سەرفکەین یا بیدرێتەوە بە ئەو مەجموعانێکەوە خوای گەورە باسی کردوون ئەو 6 پۆلەی کەوتم لە سوورەی تەوبەیە ئێمە ئەم مەجموعی ئەم هەندێک لەم پارانە ئەکەین بە کرێخانوو بۆ ئەو کەسانی کە کرێخانوەکانیان بۆ دەین ئیتر هەیە 200 بۆ درێ هەیە 100 بۆ درێ هەیە زیاتر هەیە کەمتر تەواو ئەم پارانە ئەدرێ بە هی ئەوان ئەم بەیتولمالە کە تایبەت بووە بە کرێخانوەکە احتیمال هەیە دەمانگ بەردەوام بێ پارەکەی تا دەمانگ ئێمە نایدەینێ بە یەک جار بفەوتێ هەموو مانگێک کرێخانوەکەیە دەینێ کەوابوو لە خشڵی ئەم خوشکە بەڕێزە لە زەکاتی ئەم خوشکە بەڕێزە زەکاتی کرێی خانووی ئەم ماڵە بەردەوام درا بە فەزلی خوای گەورە خوش زای بە خێری ئەو برا بە ڕێزانش بداتەوە برای وا هەبوو ئەو کاکە منەوە هی ساڵێکیان مقدمە پارەکە ئەدەم ئەوەش فەزلی خوای گەورەیە کە مایەوە هی کرەکەی مەسەڵەن جا هەیە ئەڵێ بۆ عەمەلیات هەیە بۆ دەرمان هەیە ئەڵێ بۆ تەلەبەی جامعە هەیە ئەڵێ بۆ سەکەن طولابی مەسەڵەن ئەوانەی کە یا بۆ ئەڵێ بۆ چاپی کتێبە هەرێکە بۆ شتێک چونکە ئێمە عادەتەن بۆ هەتیویش هەروەریەگرین بەڵام بۆ هەتی و ئەرچێکی قورسترە چکە خەڵکی تریش ئەتوانێت کۆی کات ئێمە عادەتەن بۆ ئەم جۆرەشتانە کە تایبەتمەندیەکی تیا دوایەوە ناشە شارینەوە مەمانە کۆی کەینەوە بۆ ئەو کەسانی کە زیندانن کابرایەکی ئیسلامی داما و بە تۆمەتێکی سەخیف کراوەتە زیندانەوە 5 ساڵ سجن ئەی چێ ماڵ و مناڵەکەی بەخێوە کات ئێمە ئەگەر بتوانین کرێخانوەکەی بۆ بدەین یا عەلە لەقەل محامێکی بۆ بگرین حکومەکە تەخفیفکە ئەی چێتوانە پارەی ئەمانە تەمین کات و ئەگەر بەیتولمالێک لە بەردەستمانە هەبوو ئێمە وردەوردە خۆمان نەتوانین بە جورئەتەوە بڕێنە پێشەوە بۆ ئەم جۆرەشتان و خەڵکییش هەیە الحەمدوللا محامی دڵسۆز و جددی و بە جورئەتیش دەتوانێت و ئیشانە بکات یەکێکی تر لەو ئیشانە جگە لە طبعاً مزگەوت و مەراکزی داعوە و یارمەتیدانی کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە شتی حیزبی بڵاو نەکاتەوە شتی ئیسلامەتی بڵاو بکاتەوە هەمووی جائزە طبعاً زەکاتەکەی بدرێت ئەوانش هەمووی طبعاً ئیشێکی باش جاری وا هەیە یارمەتیدانێکە لە بڵاوبوونەوەی سەقافەتی ڕۆشنبیری خێرەومەندی زۆر مەشروعی وا هەیە لە ناو عەرەبەکان لە ناو فارس لە ناو تورک زۆرە لە پاکستان زۆرە لە ناو عەرەبەکان مەسەن لە دووەلی خلیج هەیە ئەگەرەوە بچنە سەر ئینتەرنێت مەسەلەن بەرنامجێک هەیە ناوی تەم لە بەحرەینە بەرنامجێکی تر هی سعودیە بەرنامجێکی تر هینی شارقەیە ئیماراتە بەرنامجێکی تر میسریە بەرنامجێکی تر لوبنانیە
سیرەکەی ئەمانە ئەڕۆن پێداویستی یەک ماڵ چی پێویستە بۆی تەکمیلاکەن و بێخەمیەکەنتەوە یا یەکێک عملیاتی پێویستە پارەی عملیاتەکەی دەنێ و بێخم تاوە بڕۆ ئیشەکەی خۆی تەواو